خوای گەورە کە بیەوێت خێر تووشی عەبدەکەی خۆی بکە لە دنیا سزای دەدا لەسەر تاوانەکانی، بەڵام کە خوای گەورە خۆشی بۆ ئەو عەبدە نەوێت و خێری بۆ نەوێت چونکە شایستە نەبێت، ئەوە ئەو هەموو تاوانە دەکە خوای گەورە هیچ عوقوبەیەکی نادا، بۆی هەڵدەگرێ بۆ کوێ، بۆی هەڵدەگرێ بۆ ڕۆژی دوایی. بۆی براکانم ما نەزەلە بەلاء إلا بذنب، هەر بەڵایەک لە خودی خۆمان، لە ماڵ و سامانمان، لە خێزان و منداڵمان، لە کەس و کار و خۆشەویستانمان، هەر بەڵایەک کە دێ سەبەبەکەی تاوانە. اینجا خوای گەورە کە تۆی خۆشویست لە دنیا باجی ئەو تاوانت پێدەدا بۆت هەڵناگرێ بۆ قیامەت، بەڵام کە بینیت هەمان تاوان هاوشێوەی تۆ بە هەزاران کەس دەیکا هیچیشی عقوبە نەدرا، ئەوە شکری خوا بکە کە تۆی عقوبەدا، شکری خوا بکە کە تۆی تووشی نەخۆشی کرد. ئەوانی تر بۆی هەڵگرتون بۆ ڕۆژی قیامەت خوای گەورە پەناماندا، ئەخیرمان خێرکە، بەرەکەت بخاتە ژیانی دین و دنیا و دوا ڕۆژمانەوە. والحەمدولله.